لا هەرچێک هەن و بینەری زوومنم کاتان باش ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر خواست و داواکاری شش لایەنی کوردستانی شش لایەنی ڕۆژهەڵاتی کوردستان کە سێ چوار ڕۆژ لەمە پێش داوایان لە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان کرد مانگرتنی سەرتاسەری ڕابگەێنن دژی لە سێدارەدانی سیاسی بە تایبەت پرسی لە سێدارەدانی هەریەک لە پەخشان عەزیزی و وریشە مورادی هەڵوێست وەرگرن. ئەمڕۆ هەڵوێستەکەمان بینی کاردانەوەیکی باش بە دەنگاتنەوەیکی با بڵین بە دەنگەوە هاتنێکی باش لەلایەن کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ ئەم پرسە بۆ ئەم مانگرتنە با بڵین سەرتاسەریە مەدەنیە سیاسیە بینرا. ئەوەی کە لەم بارودۆخەیە ڕاستیەکەی ئەوەی کە ناوچەکە و ئێرانیشی پیاتێپەڕێ شش حزبی کوردستانی بەیەکەوە توانن بانگاوازێکی دیاریکراو بۆ خەڵکی کوردستان بنێرن داواکاریان لێ بکەن و کاردانەوە کەش بەم شێوەیە بێ لەلایەن خەڵکی کوردستانەوە شتێکی زۆر باشە. مۆمانە هاوکاتن لەگەڵ پێشهاتەکانی ناوچەکە. فشارەکانی ئێران بە دڵنیاییەوە لە ماوەی ڕابردووە بۆ سەر خەڵکی بۆ سەر با بڵێن زیندانیانی سیاسی و بۆ سەر خەڵکیش کە کاردانەوەیکی مەدەنیان لەبارەی پرسە سیاسیەکانەوە بە تایبەت مامەڵە لەگەڵ با بڵین چالاکانی سیاسی و مەدەنی لەلایەن دەوڵەتەوە دەنوێنن. ئەمانە هەمووی با بڵێن شتی باشن. ئێران فشاری دیاریکراوی لەو بارەوە هەیە ئەم ڕۆژ بە هەمان شێوە فشاری لەبارەی مانگرتنەوەکە هەبوو و داوای لە خەڵکە کرد کە با بڵێن مانگرتن بشکێنن دوکانەکانیان بکەنەوە شوێنەکانیان بکەنەوانێ بەڵام بە دڵنیاییەوە سەرباریەم فشارانە هەر بە دەنگەوە هاتنی خەڵک بە شێوەی پێویست بە دڵنیاییەوە هەبوو. هەموو ئەمانە و کوتم لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ناوچەکەیە و سەرۆکایەتی ئەمریکاش ئیتر دەچێتەوە دەست دۆناڵد ترامپ. ئەمە لەبارەی ئێرانەوە بە دڵنیاییەوە کاریگەری خۆی ئەبێ مامەڵی ئەمریکا لەبارەی هەمووانی ئەگوزەرێ و تایبەت بە ئێران بە دڵنیاییەوە لە سەردەمی ترامپە چاوەڕێی پرسی دیاریکرا و هەنگاوی دیاریکراوەکرێ. من پرسی مانگرتنەکە لەگەڵ با بڵێن و بەستنەوەی بە پێشهاتەکانی ناوچەکەش و هاتنەوەی ترامپ لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم. ئیبراهیم عەلیزادە سکرتێری ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە بەڕێزیان بە سکایپ بەڕێگەی سکایپ پێما بێ لە فەڕەنساوە لەگەڵ مایە. ژیلا مستەجێر گوتەبێژی ڕێکخراوی هەنگاو بۆ مافی مرۆڤ بەڕێزیشان هەر لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ مابن. هەڤاڵ ئیبراهیم عەلیزادە خات و ژیلا مستەجێر هەردووکتان سڵاوتان لێبێ هیوادارم زۆر زۆر باش بن بەخێر بێن بۆ زووم. خات و ژیلا من ئیزن لە تۆ وەرەگرم بە هەڤاڵ ئیبراهیم ڕاستیەکەی دەست پێ یەکەم. هەڤاڵ ئیبراهیم دووبارە سڵاوت لێبێ زۆر پێم خۆشە جارێکی تر گفتوگۆ لەگەڵ ئێوە یاکەمەوە. لە بەدەنگەوە هاتنەکە ڕازین ئەوەی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بینیمان. سڵاو بۆ ئێوە و سپاس بۆ بەرنامەکەتان و سڵاو لە بینەرانتان. بەڵێ بە بڕوای من ڕووداوێکی مێژوویی بوو و دەتوانم بڵێم لە ١٨ بۆ 90 کوردستان لە مانگرتندا بوو یعنی بە میلیۆنها کەس. ئەوە لە واقعدا وەکو ڕێفرەندۆمێک وایە ئیتر کەس ناتوانێت ئینکاری بکە کەس ناتوانێت بڵێ وان نییە کەس ناتوانێت بڵێ کەم بوون زۆر بوون هەموو ئەوانە یعنی دوکان و بازار مەدرسە و کارگا و هەر شوێنێش کە شوێنی کەسب و کار بوو هەمووی یەکجێ لە زۆربەی شارە گەورەکانی کوردستان لە شارە گەورەکانی کوردستان لە هەموو شار سکۆڵەکانیش هەمووی داخرا تعتیل بوو و ئەو بەدەنگاوە هاتنێکی مێژوویی بوو بە بڕای من و پێم وایە کە بۆ ئەو دەورەیە و بۆ ئەو قۆناغێکی ئەمە تێداین زۆر زۆر زەروری بوو بۆ ئەوەی کە بڕوا بەخۆیەکی زیاتر بدا بە زەماوەەر بۆ ئەو کارانەی کە لە ڕۆژان و مانگانی داهاتوودا بارودۆخێکی زۆر قەیراناوی کە ئێران تێدایە لە ڕێدایە. کاکسە ئیبراهیم لەبارەی کارەکانی ڕۆژانی داهاتوو من دواتر پرسیارت لێ یەکەم کە ئێران چاوەڕێی قەیرانەکە وەکو خۆدوتت بەڵام وەکو جوگرافیا پێم بڵێ ئەمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی کۆی جوگرافیایی ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتنەکەی بەخۆ بینی سەرباری بە دڵنیاییەوە فشارەکان کە لەلایەن دەسەڵاتی ئێرانیەوە هەبوون.
بەڵێ شارە گەورەکان و شارە ئەسلەکانی کوردستان بۆ نمونە 3 شاری سەرەکی کوردستان کە زۆرترین جەمعیەتی هەیە، شاری سنە، شاری سەقز و شاری مەهاباد، ئەوانە کۆڵەکەن، ینی بۆ هەموو نوع مانگرتنێک. وەختی لە ماگرتنەکە لە شاری سنە هەر لە بەیانی زووەوە دەستی پێکرد، ئیتر وردە وردە باقی شارەکانیش، شارە سکۆڵەکان و شارچکەکان و حتا بەزێک لە دێهاتیش، دێهاتی گەورەکانیش چاو لەوێ دەکەن، ینی جۆرێک لە دەوری ئەو شارە گەورانە و بەتایبەت شاری سنە دەوری پێشنگایەتیان هەیە لە بەڕێوەبردننی وەها حرەکەتێک. هەروەها ئێمە بیستمانەکە لە شاری کرماشان و تا تاڕادەیەک لە ورمێش ئەندازەیەک جوابدانەوەی بۆ دیارە بۆ ڕادەیە کە لە شاری سنە و لە سەقز و لە مەهاباد بۆ وانە بووە. بەڵام سەرجەم دەتوانم بڵێم کە یەکێک لە باشترین حرەکەتە سیاسیەکانی ئەم 1-2 ساڵی ئەخیر بوو لە کوردستان بەڕێوە چوو و لەو باوەڕدام کە کاردانەوەی سیاسی و کاردانەوەی کۆمەڵایەتی زۆری لێ دەکەوێتەوە. بەڵام لە هەموو شتێک مهمتر ئەوەیە کە ئەم بانگەوازە بە کۆدەنجی کرا، یعنی تقریبن دەتوانم بڵێم کەم وا هەیە کە هەموو حزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان، حتا حزبە سیاسیەکانی چەپی ئێرانی، هەموو ئەوانە لە حرەکەتێکی ئاوا هەواهەنگدا و بەتایبەت لە کوردستان بە بەیانێکی ئاوبەشیش ئەو مانگرتنە ڕابگەێنن. ئەوە خۆی دڵخۆشکەرە، چونکە زۆر پێویستە بۆ ڕۆژانی داهاتوو، بۆ مانکانی داهاتوو. بەڕاستی ئەوە شەی برایم ڕاستیەکەی جائز نم بە من هەموو جارە بە سەی برایم بانگت بکەم، چونکە ئەنی هەروە ڕاهاتوین ئێمە لەبارەی کاریگەری ئەم جوڵە مەدەنیانەوە من حەزەکەم پرسیار بکەم هەندێک جار، یعنی جۆرێک لە گومانی لەسەر دروست دەکرێت گوایە جوڵێکی مەدەنی دیاری کراوە، جوڵەکە ئەبینی بەڵام دەرەنجامەکەی نابینی، کاردانەوەکەی نابینی. من بۆم ببەستەرەوە بەوەی کە 6 حزبی کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم جارە بانگەوازەکەیان کرد، بەیەکەوە بەیاننامەکەیان دەرکرد. ئەمە کارێکی زۆر باشە، پامێکی زۆر گرنگە. ئەمە یەک دووە کاریگەری خودی پەیامێکی سیاسی و هەنگاوێکی مەدەنی لەم شێوەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تا چەند گرنگە؟ ئەوەی کە معلومە کۆماری ئیسلامی بەو ئاسانیانە بەرامبەر بەم جۆرە حرەکاتە جەماوەریە کاردانەوەی رێنی نابێت. ینی معمولەن وا بووە درژای ئەو ساڵانە چی خەباتی مەدەنی چی خەباتی جەماوەری کراوە لەگەڵ سەرکوتکردن و بەڕوو بووە. تەنانەت حتا ئەو داخوازیانەی کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش، خانەنشین، پەرستار، هەموو ئەوانە ڕۆژانە دەیهێنە گۆڕێ لەلایەن ڕژیمەوە وەڵامێک وەرناگرێتەوە. بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە بێنەتیجەیە، چونکە هەر حرەکەتێک بە شوێن خۆیدا جۆرێک لە ڕێخستن دروست دەکات، جۆرێک لە ڕێبەرانی محەلی لە محەلی کاروژیاندا باردێنێ، پەروەردەیان دەکات داهەناسێنە بە یەکتر و زەمینە خۆش دەکات بۆ حرەکەتێکی بەهێزتری دوڕۆژ. ئەنی ئەوە دەستکەوتێتی بەڕاستی بە بڕوای من تا ئەوەی کە بڵین کاردانەوەیکی مەلموسی لەلایەن کۆماری ئیسلامی بێ. ئەڵبەتە لەو مۆردەدا من پێم وایە جمهوری ئیسلامی هەڵەیەکی زۆر گەورە دەکات ئەگەر بەرامبەر بەم حرەکەتەی کە ئێستا کە ئەوڕۆ لە کوردستان کرا و ئەو مانگرتنی کرا خەمسارد بێ، بێتەفاوت بێ و دەست بەرێ بۆ گیانی ئەو تێکۆشەرانەی کە سزای ئەعدامی بەسەردا سەپاندوو. بەڵام لە هەر سوورەتدا لە ساڵی 96ەوە بۆ ولاوە تا 98 تا شۆڕشی ژنجیان ئازادی تا ئێستا کێمە دەبینین هەنگاو بە هەنگاو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستان بەرەو پێش چوون، خەڵک وشیارتر بووتەوە، ترسی لە ڕێچکاوە، سیاسەتی ترساندن و تۆخاندنی تر کاریگەری نەماوە. ئەوانە هەمووی دەستکەوتن و ئەوانە بنەمان بۆ کاری دوڕۆژ. بە دڵنیایی دەست خۆشسەی برایم. خات و ژیلا دێمە لای تۆ دووبارە بە خێربەی بۆ زووم. ئێوە وەکو ناوەندێکی با بڵێن مافی مرۆڤ بەردەوام چاودێری پرسە دیاریکراوەکانی مافی مرۆڤ و تەنان پرسە سیاسیەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی ژەکەن. بە دەنگەوە هاتنەکەتان چۆن بینی؟ فیدباکەکە با بڵێن بە دڵنیاییەوە هاتۆتەوە بۆ ڕێکخراوی هەنگاو. ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان لەبارەی جوڵەیەکی مەدەنی سیاسی چی گوزەرە سەرباری فشارەکان؟
ڕێز و سڵاو بۆ ئێوە و هەروەها بینەرارتان و ڕێز و سڵاوی تایبەتم هەیە بۆ کاکبراهیمی عەزیز بە خێراتنیان دەکەم بۆ بەرنامەکە. لە ڕاستیدا لەگەڵەوەی کە لە دوای ئەوەی کە ئەم 6 حیزبە لە داواکاریەکی دەتوانین بڵێن بێوێنەدا کە ئەمە پێشتر هەمان بووە 5 حیزب 4 حیزب ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە کۆدەنگی داوایان لە خەڵک کردووە کە هەڵوێستێکی مەدەنی یا سیاسی بگرن. یەک لەوان بۆ نمونە هەڵوێستی مانگرتنی سەرتاسەری بە ئەنجام بگێنن. بەڵام لە مێژوویەکە من وەکو بڵێن شاهیدی زیندوی ئەوەم یەکەم جارە 6 حیزب پێکەوە بەیاننامە بدەن داوا لە خەڵکی کوردستان بکەن بۆ پاراستنی گیانی کەسێک مانگرتن بکەن. ئێمە تا ساڵی ڕابردوویش داوای مانگرتنەکان لەلایەن حیزبەکانەوە جۆرێک بوو کە دوایی کارەساتەکە دەبوو ئێمە بە کۆماری ئیسلامی ینی بیڵێن پێی کە ئێمە دژایەتی ئەو هەڵوێستەی تۆمان کرد. بۆ نمونە 4 پێشمەرگەی کۆمەڵە پارەکە لە سێدارە دران و دوای لە سێدارەدانەکەی تەواوی کوردستان بە داواکاری ڕێکخراوە مافی مرۆڤیەکان و ڕێکخراوە سیاسیەکان مانیان گرت و ئەوەیش خۆی کارێکی زۆر بێوێنە بوو. بەڵام ئەمساڵ ئەمە بۆ یەکەم جارە لە مێژووی خەباتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانە پێش لە ڕووداوەکە پێش لە کارەساتەکە خەڵک بە شێوەیەکی مەدەنی ئەیان هەوێ پێش بەو کارەساتە بگرن و لە بەرامبەر کۆماری ئیسلامیا بێسم کە ئەویش بە داواکاری 6 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام درا. لە ڕاستیە لە دوای ئەو داواکاریە بێگومان ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبوون و زۆر بە پەلا و خێرایی هەوڵی بڵاوکردنەوەی ترس و بە قەڵ وحشەتیان کرد لە ناو خەڵکە. بە بەردەوامی کورتەنامەیان دەنارد لە کاناڵەکانی تیلەگرام لە ئینستاگرام لە سوشیال میدیاکانی دیکە کە خەڵکی ڕۆژهەڵات بەکاری دێنن بەردەوام هەڕەشەیان دەکرد لەو کۆمەڵە خەڵکە کە بەردەنگی حیزبەکانی ڕۆژهەڵات بوون بە تایبەت ئەو کەسانەی کە دوکانیان هەیە و لە بازاڕەکانە چالاکن و بەردەنگی ئەو حیزبانە بوون کە دەبێت دوکان و بازاڕەکانیان داخن. زۆر کورتەنامە لە ماوەی شەوانی ڕابردوو بۆ ئێمە هاتووە بڵاویشمان کردوێتەوە کە وتویانە بەڕاستەوخۆ ئێوە بە هیچ شێوەیەک مافی ئەوەتان نییە کە ئەو مانگرتنە کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داوایان کردووە بەشداری بکەن لەبەرەوەی خاتوو پەخشان یا خاتووریشە ئەوان بە تێرۆریستیان دەناسێن کۆماری ئیسلامی و ئەگەر ئێوە لە مانگرتانە بەشداری بکەن ئێوەیش بە تاوانێکی وەها دادگایی دەکرێن و یا تەنانەت دوێشە و ئێمە تا درەنگان لەسەر خەت بووین چالاکانی مەدەنی شاری سنا لە کۆبوونەوەیەکی زۆر بە پەلەدا بوون کە ئارەشی لە هۆنی پارێزگای کوردستان کە لە سنەیە داوای لیان کرد بوو کۆبوونەوە بگرێت کە ئەو ڕێگە خۆشکەر دەبێ بۆ ئەوەی کە حکمی سێدارەی پەخشان و وریشە هەڵوەشێتەوە. بەڵام زۆر لەلایەن ناوەندە ئەمنیەکان و ئەم کۆڕکۆ بەرەوە دەچێت و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خۆشبەختانە ئەوەندە وشیار بوون کە نەکەوتنە داوی کۆماری ئیسلامیۆ و ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر بێوێنە لانی کەم ئەو جۆرەی کە بەدەستی ئێمە گەیشتوە تۆمارمان کردووە بە وێنە و بە ڤیدیۆ بە راپۆرتی دەنگی لە 13 شار لە ناوچەکانی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتن بەڕێوە چووە کرماشان، پاوە، شابات، سنا، سەقز، مەریوان ئیلام کە زۆر کەم دەتوانێت بەهۆی ئەو بارودۆخە سیاسی و ئەمنیەتی کە هەیەی لا هەڵوێستە سیاسیەکانی کوردستان بەشدار بێ قوروا کامیاران و زۆر شاری دیکە کە بەداخەوە بەهۆی لەم کاتانەدا ئەمە تووشی کێشەی ئینتەرنێت دەبین لە ئێران ئینتەرنێت زۆر خاو دەبێتەوە ڤیدیۆ ناگات دەنگ ناگات و پەیامی تێکستی ناگات و لە لایەکی دیکەیشەوە ئێمە ئەمڕۆ بەڕاستی شاهدی ئەوە بووین کە خەڵکی شارەکانی کوردستان بە تایبەتی سەقز بە تایبەتی سناوە دیواندەرە چەندە لە ژێر هەڕەشا بوون کە دوکان و بازاڕەکانیان بکەنەوە خودی بەرپرسانی ئەمنی و بەرپرسانی شاری سەقز و سنە و دیواندەرە دەچوونە ناو بازاڕەکان دوکانەکانیان وەکو بڵێ پلۆم دەکرد دایان دەخست یا ڕەنگیان دەکرد بۆ یاخیان دەکرد کە ئەم دوکانە لە داهاتوودا لە ڕۆژانی داهاتوودا دەبێ دۆسیەی بۆ دروست پێ و بیان کێشنە دادگا و بەقەوڵ تاوانباریان بکەن. بەڵام بە هەر حاڵ بە خۆشحاڵیەوە ئەم مانگرتنە
بەڕێوە چووە. جاخات و ژیلا من یەک شتی ترم پێ بڵێ، ئێمە ئێستا باس لە داخستنی دوکان و خەڵکی ئەوەی کە با بڵێن کارێکی ئازادی هەیە، چی لەباری بەدەنگەوە هاتنی، چونکە پێم وابێ لە ڕاگەندراوی 6 حزبەکەیە باسییان لە قوتابخانە و ناوەندە حکومیەکانیش کردبوو ئەگەر هەڵە نەبم. ئەوان چی؟ مەسەلەن قوتابخانەکان چی لە ڕۆژهەڵاتی کوردستان، ناوەندە حکومیەکان چی؟ هەرچەنە بۆ ئەوان هەندێک قورسترە گەر شتێکی دیاری کراو بکەن بە دڵنیاییەوە. بەڵێ بە دڵنیاییەوە زۆر قورس دەبێ بۆ ئەو ناوەندانەی کە وەکوون ئیداراتی حکوومەتی کۆماری ئیسلامی ناوزەت دەکرێن و ئەو کەسانەی کە بە قەوڵ دەڵێ پارە لە کۆماری ئیسلامی وەرنەگرن لە دوای ئەو کارەی کە پێشکەشی دەکەن وەکو قوتابخانەکان، مامۆستاکان یا بانک و ئیدارەکانی دیکە، ئەمانە زۆر ئەستەمە کە بە تەواوەتیدا بخرێ. بەڵام لە زۆر لە مانگرتنەکانە ئێمە شاهدی ئەوە بووینە کە ئەم کارمەندانەیش بە جۆرە لە جۆرەکان نەڕۆشتنەتە سەر کارەکانیان. بەڵام مادام ئیدارەکە پاراستنی ئیدارەکە بە دەستی خۆدی یا حراست یا ناوەندە ئەمنیەکانەوەیەوە کەسێکی ئەمنی بەردەوامی لەوەیە دەرگاکەدا دەخا دەرگاکە دەکاتەوە، ئەوە ناتوانرێت ئێمە لە ناو ئەو مانگرتنە گشتیە حسابی ناکەین. ڕوونە زۆر سپاس دەکەم خات و ژیلا، دێمە وڵات بە دڵنیاییەوە. سەی برایم ڕاستیەکەی یعنی دوای شۆڕشی ژن ژیان ئازادی، شۆڕشی ژینە، جۆرێک لە جەسارەتی مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دڵنیاییەوە ئەوەی کە هەبوو ئێستا زیاتر هەیە. نازانم ئەگەر جەسارەتی مەدەنی لێم تێبگەی من باسی چی ئەەکەم. ئەمە پێم وابێت تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستانیش نەماوەتەوە، بۆ شوێنەکانی دیکەی ئێرانیش گواسترایەوە و تەنانەت لە دۆخی ئێستەی با بڵێین هاتنە دەنگ لەسەر هەڵوەشانەوەی لە سێدارەدانی ئەم زیندانیانە. پێم وابێ لە شوێنەکانی دیکەی ئێرانیش هەندێک دەنگ دەبیستین ئەگەر وەکو پێویستیش نەبێ. هەتا چەند لە دوایی با بڵێن شۆڕشی ژن ژیان ئازادی ئەم جوڵە مەدەنیانە ئیتر خەریکە سنووری ڕۆژهەڵاتی کوردستان تێک ئەشکێنێ، تێی ئەپەڕێنێ و ئەچێتە ناوەندەکانی دیکەی ئێران. و لەو بارەیەوە ئێوە لە ڕووە سیاسیەکەی ڕاستیەکەی تا چەند لەگەڵ ناوەندە سیاسیەکانی پێکهاتەکانی دیکەی ئێران بە تایبەت فارسەکان لە پەیوەندیان بۆ ئەم جوڵە مەدەنیانە؟ ئەم پەیوەندیە بەردەوامە و زۆریش کاریگەری بووە. مەسەلەن بۆ نمونە هەر لەسەر ئەو مانگرتنە و لەسەر ئەو قەزیەی لە سێدارەدانی حکمی لە سێدارەدانە 3400 تێکۆشەری مەدەنی و سوراوی سیاسی و هونەرمەندی ناسراو بە ناو ئیمزای خۆیان تۆمارێکیان ئیمزا کردووە و هەم پشتیوانیان کردووە لەو حرەکەتەی کوردستان و هەم لە هەمان کاتدا ناڕزاتی خۆیان بەرامبەر بەو حکومانە دەربڕیوە. ئەمە هەر ئێستا هەموو ڕۆژانی مانگرتن بەڕێوە دەچێت، مانگرتن لە خواردن بەڕێوە دەچێت کە دروشمەکەیان نابۆ لە سێدارەدانە، نابۆ ئەعدامە. بێجگەلەوانە لە کۆمەلگای ئێران لە توولی ئەم 24 ساڵەی دوای شۆڕشی ژینە بەردەوام لە جم و جۆڵدا بووە. یعنی ڕۆژێک نەبووە مەسەلەن خانەنشینان لە نزیک بە 10 شاری ئێران 12 شاری ئێران لەسەر شەقام نەبن، ڕۆژێک نەبووە پەرستاران ئێعتراز نەکەن، ڕۆژێک نەبوو مامۆستایان بە شێوەی جۆراجۆر بە دەربڕینی بەیان و کۆبوونەوە و میتینگ و ئەو نۆعشتا ناڕزاتی خۆیان دەرنەبڕن. یعنی واقعەن کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زیندووە خەباتی مەدەنی تێدا گەشەی کردو و جمهوری ئیسلامی باشاری ناکە، نەک ئەوەی کە بڵێ چاوپۆشی لێ دەکات، باشاری ناکە، یەک و دوو نییە، یەک شار و دوو شار نییە. بەڵام دیارە کوردستان پێشاهەنگە لەو بابەتەوە. ئەو کارێک کە لە کوردستان دەکرێت بەم شێوەیە هێشتا لە ئاستی هەموو ئێراندا جەماوەری نەبووتەوە، بەڵام بە دڵنیاییەوە دەرسی لێ وەردەگیرێ و دڵنیاییەوە ڕاستیەکەی لەو بارەیەوە جۆرێک لە با بڵێنێ دنەدانی سیاسی یان جۆرێک لە هەوڵی سیاسی گرنگە بۆ ئەوەی کاڵم هەوڵی سیاسی مەبەستم ئێوەیە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ حزبە سیاسەکانی دیکەی ئێران پێکاتەکانی دیکە بە تایبەت با بڵێن فارسەکان بۆ ئەوەی ئەم جوڵە مەدەنیانە کاتێک بە داواکاریەکی سیاسی
داواکرێ ڕاستیەکەی سنوورێکی فراوانتری ئێران بگرێتەوە. ینی تۆ بێنەرە بەرچاو دەگەر ئەمڕۆ جگە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەندێک شوێنی دیکەی ئێرانیش هەمان داواکاری لەبارەی هەڵۆشانەوەی لە سێدارەدانی سیاسی لە شوێنی دیکەی ئێران ئێمە جوڵەی مەدەنیمان ببینایە بە دڵنیاییەوە پەیامەکە باشتر گرنگترە گەیشت وایە؟ بەڵێ وایە ئەو پەیوەندیە بەڵام دەبێت یەک واقعیت لە بەرچاو بگرین ئەویش ئەوە کە ئۆپۆزیسیۆنی ئێران و ینی حزب سیاسەکانی ئێران یەکدەست نین. چەندین مەیلی جۆرایان تێدایە کە هەر کامیان استراتێژی تایبەت بە خۆیان هەیە بۆ گۆڕانی ڕژیم. مەسەلەن هەیە کە ئومێدی بەستۆ بەوەی کە ئیسرائیل هێرش بێتە سەر ئێران و جنایەتکارێکی وەکو ناتانیاهوو ببێتە هۆکاری مەسەلەن نەجاتی خەڵکی ئێران یا گۆیا مەسەلەن ترامپ بەو هەموو هەڵوێستە فاشیستیانەی کە دەبینین هەموو ڕۆژێ لێ ڕەچاو دەکرێت و تایبەت لە مەراسمی تحریفەکەیدا بە ئاشکرا دیتمان ئەوە گۆیا ئازادی و دموکراسی و ژیانی باشتر بۆ خەڵکی ئێران بە دیاری بێنێ. خۆ بەداخەوە بەشەی لە ئۆپۆزیسیۆن ئەوە بیر دەکاتەوە بۆ ئەوە هەوڵ دەدا. لە لایشی دیکەوە ئەڵبەتە ڕێفۆرمخوازانی ناوخۆی حکوومەت هەن کە دایانەوێ دەست لە قوارەی حکوومەت نەدرێ فقط دەموچاوەکان تۆزێ بگۆڕدرێت و ئەساسی ڕژیمی ئیسلامی بپارێزرێت بەرەی چەپ و بەرەی دموکراتخواز و پێشکەوتنخوازیش هەیە کە ئەوانش بەداخەوە زۆر پرژ و بڵاون. بەڵام ئەو پرژ و بڵاویە لە جەریانی خەباتدا چارەسەر دەکرێت. ئەوە نە بە نەسیحەت چارەسەر دەکرێت نە بە ئامۆژگاری و تەنیا بە خەباتی ڕۆژانەی کە پردەستکەوت و کە ئاکامی دیاریکراوی لێ بکەوێتەوە ئەو اعتماد بە پەیدا دەبێت و ئەو بەدیلە لە ناوخۆی کۆمەلگای ئێراندا لەو ڕگایەوە ساغ دەبێتەوە. زۆر باشە. من ڕاستیەکەی دواتر بە تایبەت لەگەڵ ئێوەیە کاک سەیبراهیم وردیەکەمەوە ئەم پرسە چونکە ئێمە لە کۆناغێکی با بڵێن چارنووسازین لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراویش لە ئێران ڕۆژهەڵاتی کوردستان دێمە سەر ئەو پرسە. بەس خات و ژیلا ئەمڕۆ قسەیەکە بوو پێم وابێ هەندێک ئاماژەت پێیا کە گوایە دوێنێ شەو هەندێک قسەیان کردووە لەبارەی هەڵوەشانەوەی لە سێدارەدا نەکەوشتیەوە بەڵام ئەمڕۆ بە دیاریکراوی ئاژانسی هێواڵی تەسنیم ئەنی کە سەر بە سوپای پاسدارانە دەڵێ گوایە سێدارەی پەخشان عەزیزی ڕاگیراوە نەک با بڵێن بە تەواوەتی لابرابێ ڕاگیراوە. ئەمە ڕاستە ڕاست نییە ئێوە چۆن یەبینن هیچ یەکلایی بۆ تۆ لای ئێوە؟ بەڵێ هەر لە هەوڵی ئەوەی کە وتم ئارەشی گەوانی پارێزگاری شاری سینە چالاکانی مەدەنی کۆکرد بۆ دەور خۆی و هەوڵی ئەداکە پێش بە بەڕێوەچوونی ئەو مانگرتنە بێ ڕێک تەسنیم شاخەی کوردستانەکەی کە لە کوردستان چالاکەوە دەفتەریان هەیە دەبێت بە بەیانی زوو پێشەوەی کە تەنانەت خەڵک بیان هەیە بچنە سەرکارەکانیان ئەو هەواڵی بڵاو کردو کە بەڵێ حکومی پەخشان ڕاگیراوە و لەوانەیە کە هەتا بە تەواوەتی دۆستێکەکەیدا بخرێ بڵاو بووە بەڵام پارێزەرەکانی کە یەکەم کەسانێک دەبن کە دەبێ ئاگاداری ئەو ئاڵوگۆڕە یا ئەو گۆڕانکاریە لە ناو دۆستەکەی پەخشان یا هەر کەسێکی دیکە لەژێر مەترسی سێدارەیە ببن ئەوان وتویانە کە ئێمە بە هیچ شێوە ئاگاداری ئەم بابەتە نین وە خودی یەکێکی دیکە لە سایتەکانی کۆماری ئیسلامی ئیسنا ئەوەی بڵاو کردێتەوە کە تا دروستە تەسنیم ئەمەی بڵاو کردێتەوە بەڵام هیچ شتێکی ڕسمی تا ئێستا ئاڵوگۆڕ پێ نەکراوە. خۆشبەختانە ئەلبەتە ئەمە لە ڕوانگەی ڕێکخراوی ئێمە و ڕێکخراوی مافیلۆڤینگا و دیسانەوە هەر ترسی تێدایەوە ئێمە ناتوانین بە دڵنیایی و بڕوانینە ئەم بابەتە. بەڵام خۆشبەختانە لە کۆتایی ئەمڕۆ یەکێک لە پارێزەرەکانی خاتوپەخشانی عەزیزی تویتێکی زۆر کورتی داناوەتی ئەمڕۆ لە کۆتاییەکانی ڕۆژی ئەمڕۆ ئێمە مەبەستی خۆی و پارێزەرەکە دوو پارێزەری هەیە باشە خاتوپەخشان کە بیستومانە بە دوواداچوون بۆ دۆستیەکەی بکەین و ئەو لایەحا کە لە قەرار بووە بۆ پێداچوونەوە بەسەر دۆستیەکەیدا تۆماری بکەین لە دادگاکانی کۆماری ئیسلامی لە دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە ئەمڕۆ ڕۆشتین بۆ بەدواداچوونی ئەو بابەتە پێمانیان ڕاگەیاندووە کە بەڵێ داواکەتان قبول دەکەین بۆ پێداچوونەوە و بە ئۆتۆماتیکەن بە شێوەی کاتی ئەو بەڕێوە چوونی ئەو حکومەیە جێبەجێکردنی ئەو حکومە دەکەوێتە دواوە. ئەمە قسێکی باشە ئەمە قسێکی باشە خات و ژیلا و من ڕاستیەکەی بەستمەوە بە پرسێکی دیکەوە ینی پێشتر ڕاستەکەی من ئەم هەوەیەک پەڕانتزی
کەوانەی بچووک لێرە بکەمەوە دروستە زۆر دڵخۆشکەرەوە ئێمە دەتوانین بڵێن کە ئەمە نەتیجەی ئەو فشارەی خەڵکی کوردستان بە تایبەتی لە ناو خودی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان بووکە چەندە دژی ئەم سێدارە و ئەم دۆسیە سازیان بۆ پەخشان وریشە بەڵام دیسانەوە ئێمە لە بەرامبەر کۆماری ئیسلامیان ئێمە زۆر شتی لەو بابەتەمان دیوە کە ئەسڵەن بەبێ ینی ئێمە بە بەردەوامی نیگەرانی ئەوە دەردەبڕین کە حکمی سێدارەی پەخشان یا وریشە بەبێ ئاگاداری پارێزەرەکەی یا بەبێ ئاگاداری بنەماڵەکەی بەڕێوە بچێ هەروواکە ئەو چوار پێشمەبێ کۆمەڵە پارەکە بەو شێوەیە بەڕێوە چوو کەسانی دیکە حەیدەری قوربانی ڕامینی حوسێن پەناهی هدایەتی عەبدوڵڵاپور ئەمانە هەموو ئەو کەسانە بوون کە بەبێ ئاگاداری پارێزەر لە حاڵێکا کە دۆسیەکانیان لە ڕوتی پێداچوونەوە بوو بەڵام کۆماری ئیسلامیان کەسانەی ڕاستە هەندێک نمونەی دیکەمان هەیە ئەوەی توماچ ساڵحی بە دڵنیاییەوە پێم وابێ ئەوە ڕاگیرا و ئەوە قسەی زۆری لەبارەوە کراوە لە هەموو ئێران قسەی لەبارەوە کرا بۆیە ئەوە ڕاگیرا پێم وابێ یەک نمونەی دیکەشمانەیە سامان نەسیم پێم وابێ سەر بە پەژاک بوو لە سێدارەوە کرا بە با بڵێن حکمی زیندانی 5 ساڵ بەس یەک شتی دیکە خاتو ژیلاگەر بە کورتی پێم بڵێ ئەوەی خاتو پەخشان عەزیزی بە گوێرەی مادەی 287 بوو سەرەتا کە ئەوە لە سێدارەدان نییە سزاکەی بەڵام دواتر کرا بە 288 وە گۆڕا پارێزەرەکانی بەمە زۆر نیگەران بوون هیچ ئەگەرێک هەیە لە پێداچوونەوەی لایحەکەیە با بڵێنەوەی ئەمڕۆ باست کرد بگەڕێتەوە بۆ مادە کۆنەکە کە 288 بۆ ئەوەی سزای لە سێدارەکە لا ببرێ ڕاستیەکەی ڕێک قسە ئێوەیە من وەکو ڕێکخراوێکی مافی مرۆڤی چون ئەزمموی زۆر ناخۆشم هەبوو چەندی ساڵەکە کارەکەم بۆیە نیگەرانی زۆرمان هەیە لە بابەتی پاراستنی گیانی کەسانێکە دەچنە زیندانەکانی کۆماری ئیسلامیەوە دەنا بەڵێ ڕاستە زۆر نمونەی دیکەیەکە بەخۆشیەوە حکومەکانیان کە کاتێکە ئەدام بۆ شکاوە هەر نمونەی ئەخیری من ئەوەی کە لە بیرم بێەوە خەڵکێکی زۆر بەڕاستی هەڵوێستیان لە دەریگر کاک عەدنانی حەسەنپور بوو کە ئەویش هەر تۆمەتی پەیوەندی لەگەڵ حزبەکان سیاسیەکانی پێدرا بوو وەشکا بەڵام لەسەر پرسیارەکەتان ڕاستە بەڕاستی ئەم پارێزەرانەی خاتوپەخشان بە بەردەوامی لە ئەوڵی دۆسیەکەوە نیگەرانی دەردەبڕن لەوەی کە نە لە خاڵی تۆمەتەکە لەوەی کە ناوەندە ئەمنیەکان دەستێوەردان دەکەن لە دۆسیەکەدا لەبەرەوە ئەوان زۆر بەڕوونی چەندین جارباسییان کردووە کە ئەوەی لە ئەم دۆسیەدا هەیە بە هیچ شێوە لەو خاڵە تۆمەتیە ناگونجێ ئەوەی کە ئەوە دەڵێن ئەمە مسلح بووە چەکدار بووە بە هیچ شێوە نە لە ئاعترافاتی خۆیدان پێدانانی ئەو کچەکە بە هیچ شێوە دژی خۆیدان پێدانانی نەکردووە تەنها ئەوەی گێڕاوەتەوە کە بۆچی لەو شوێنە بووە چی کردووە خەریکی چی بووە بەبێ ئەوەی کە هیچ چەکێکی دێزەوت بکرێ یا ئەوەی کە مێژووی کاریەکەی پێشووتر زۆر فەکتیان دۆزیوەتەوە بنەماڵەکەی کۆیان کردوێتەوە ئەو ڕێکخراوانە کە لەگەڵیان کاری کردووە بەڵگەی داواتە دەستی کۆماری ئیسلامی کە ئەم کچە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو 15 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردوو بە شێوەی خۆبەخش لەگەڵ ئەم ڕێکخراوە کۆمەڵایەتیانە بۆ پێڕاگەیشتن بەو کەسانەی کە لە شەڕی داعش بە قەوڵێک بریندار بوونە و کاری دەبووە کاری ڕاستە خاتو ژیلا جالۆچێ هەندێک لە بینەران لەسەر نەزانێ ئێمە باسی کیەکەین پەخشان عەزیزی ڕاستیەکەی هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە شەنگال و هەندێک شوێنی دیکەش یارمەتی ئاوارە و خەڵکی لێ قەوماوی داوە ڕاستیەکەی بەڵام کە چۆتەوە بۆ ئێران بەداخەوە زمانێکیش بڵێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بووە هەر ڕێک خەریکی کاری کۆمەڵایەتی و دەرس خوێندن و ڕۆژنامەنووسی بووە پێشەوەی کە ناچار بە ئێران ڕاستە خاتو ژیلا یەک پرسیاری دیکاکەم ئیتر با بڵێن ئێوە ئازادن گفتوگەکەم لەگەڵ سەیبرایمە با بڵێن درێژە پێم سێ ئەندامی دیکەی بنەماڵەی پێم وا بێ پەخشان عەزیزی بە هەمان شێوە دەستگیر کراون و پێم وا بێ یەک ساڵە بەندیەکەیان ئەوانە بەچی گەیشتوون بەڵێ بەداخەوە هەر ئەو کاتەکە ئەم پەخشان لە لای باوکودایکی و خوشکوبراکانی دەبێت لە ماڵەکە هەمویان پێکەوە دەست دەکرێن و برا خوشکی باوکی کە بەداخەوە تەنانەت تووشی شێرپەنجەیەوە بارودۆخی تەندروستی زۆر نالەبارە
و لەگەڵ زاوای پەخشان ینی مێردی هاوسەری ئەو خوشکەیکە هاوکاتگیراوە ئەمانە هەمویان پێکەوە دەگیرن دۆسیە سازیان بۆ دەکرێەوە لەو دۆسیا کە دەڵێن پەخشان وایە بە چەکداری هاتووەتەوە یا ئەندامی گروپێکی ترۆریستیە ئەوانیش تۆمەتێکی وایان دەدەنە پاڵ بەڵام ئەم تۆمەتی بەغیە لە ڕاستیە لە 2 ساڵ دەتوانێت حکومی زیندان بخوا هەتا لە سێدارەدان کە نەماڵەکەی هەموویانێکی 1 ساڵیان بۆ هاتووەتەوە و بەردەوام ئێستا لە ژێر هەڕەشەی ئەوان کە ئەگەر بچووکترین هەوڵێک بدەن بۆ پاراستنی گیانی پەخشان ئەو سزای بەندکرانیان دەچێتە جێبواری جێبەجێکردنەوە مەترسی ئەوە لە سەریانە ئێستا ئەوان کە بیان خەنە بەندیخانەوە کەس نەبێ بەڕاستی بەدواداچوون بۆ دۆسیەی پەخشان بکە ئەمە هەر پارێزەرەکانیان پارێزەری بنەماڵەکەشی بە قەوڵێ لایەحەی داوە بۆ پێداچوونەوە بەسەر ئەو حکومێشا بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی ڕوونیان وەرنەگرتوەوە ئەوانیش بە هەرحاڵ ئەو مەترسیانەکە سواز دەکەم ژیلا مستەجر گوتەبێژی ڕخراوی هەنگاو بۆ مافی مرۆڤ گەلێک سواز دەستت خۆش بێ ئەرکت کێشە لطفت هەیە سەی برایم دێمە لای تۆی تر ئەم چارەک 20 دقیقە بەیەکەوە گفتوگۆکەین ڕاستیەکەی هەندێک مۆرکی سیاسی بە گفتوگۆکانەوە بێ ئەزانی بمبورە ڕامگرتی نەختێک بەڵام زانیاریانە گرنگ بوو گۆڕانکاری لە ناوچەکە هەن و ڕوویاندا و پێ دەچێ بەردەوامیش بن ئێرانیش بەدەر نەبوو لەم کاریگەری و گۆڕانکاریانە تۆ پێم بڵێ شتێک لە دەست کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دێ لە چوارچێوەی ئەم گۆڕانکاریانەی کە ئەکرێ بە فۆرمێکی دیاریکرا و ئێرانیش بگرێتەوە بەڵێ بە بڕوای من ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت دەورێکی زۆر گرنگی هەبێت لە گۆڕانکاریەکانی دوا ڕۆژی ئێراندا بەڵام خۆی بە تەنیا خۆ ناتوانێت ڕژیم لە تاران بڕوخێنێ یا گۆڕانکاری زۆر جدی لە تاران پێک بێنێ بۆیە دەبێت لە پێشدا خۆی بەهێز بێ خۆی یەکگرتوو بێ جا اینجا بچێتە ناو کۆمەڵێک هاوپەیمانی ڕێگە پێدراو لەگەڵ باقی هێزەکانی تێکۆشەر و پێشکەوتوخواز و شۆڕژگێر لە هەموو ئێران تا بتوانێت کاریگەری هەبێت ئەم بارودۆخی کە ئێستا لە کوردستان و لە ئێران هاتوتە گۆڕێ بارودۆخێکە کە دەتوانێت هەم فرسەتی خوڵخاندووە هەم نیگەرانی و مەترسی دروست کردووە فرسەتی خوڵخاندووە لەبەر ئەوە کە کۆماری ئیسلامی لاواز کردووە کۆماری ئیسلامی لەگەڵ کۆمەڵی قەیرانی چارە هەڵنەگر بەرەوڕووە هیچ ڕێگاچارێکی بۆیان نییە زەعیفتر و لاوازتر بووە لە ناوخۆی وڵات لە دەرەوەی وڵات لە هەموو ئەوانە ئەوە فرسەتە بەڵام تا ئەو جگای کە بە کوردستان مەربوط بێ ئەو ناکۆچیانەی کە هەیە ئەو کێشە و گرفتانەی کە هەیە ئەگەر ئەوانە ڕێگاچارەیەکی خێرا و ئوسولی بۆ نەبیندرێتەوە مەترسی دەخڵخێنێ مەسەلەن بۆ نمونە ئەگەر هەموو ڕازی نەبن لەوەی کە هەموو ساغ نەبنەوە لەسەر ئەوەی کە دەبێ ئێمە جۆرێک لە یەکگرتووی لە بینی خەڵکی کورد و خەڵکی تورک مەسەلەن لە ورمێ لە میاندوا و لە ساینقەڵا لە شوێنانە بە وجود بێنین ئەگەر کەسێک بچێت بکەیتە شوێن ئەوە کە با بێنین ئێستا حسابی خەڵکی کورد و تورک لێک جیاکەینەوە ئەوە هاوکاتە لەگەڵ ئەوەدا کە دەوڵەتی تورکیە و حتا بتوانم بڵێم دەوڵەتی ئازەربایجان بە جۆرێک لە جۆرەکان تورکەکان هان دەدەن بۆ جۆرێک لە گەرەژەنەبەردنی ئینسجامی ئەو منتەقەیە لەبەرەوە دەڵێم ئەوانە زۆر مهم و چارەنووسازن لەناو خودی حەزبەکانی ڕۆژهەڵاتدا هەمویان زەرفەتی چەکداریان هەیە چەکدارن سبەی ڕۆژ هاوسەنجی هێز بگۆڕێ دەتوانن بە شێوەیەکی چەکداری احتیمال لە ناوەی وڵات حضوریان دەبێ و ئەگەر ئەو ناکۆچیان لە ئێستاوە ڕێگای بۆ نەبیندرێتەوە لەسەر هەر کوچە کۆڵانێک و لەسەر هەر بینایەک و لەسەر هەر نازانم پستەخاچێک کێشە و ناکۆچی بکەوتە نێوان خۆ کوردستان دەبێتە گۆمی خوێن ئەوە بۆیە مهمە چونکە دوژمنیش لەو بابەتەوە بێکاردا نەنیشتووە دائیمەن خەریکی کاکسەی برایم لەم ڕۆژانە پێم وابێت لە بەلجیکا کۆبوونەوەیکی دیاریکراو هەبوو بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نازانم لەوێ بووی یان نا پێم وابێت لەوێ بووی چیتان کرد چی وترا خۆ ئەگەر لەوێژ نەبووی بە دڵنیاییەوە شتێکت بیستووە بەڵام من لە کۆبوونەوەکە بەشدار نەبووم بەهۆی ئەوە کە ئەو کاتە ئێمە کۆبوونەوەیکی گرنگترمان بوو دەگەڵ بەڕێوەبەرانی زوتنەوەی ڕۆژاوە
دوو بەش بەشێکی کاری کۆبوونەوە دەگەڵ ڕۆژاوایەکانی بەڕێوەبرد بەشێکی لەو کۆبوونەوە عمومیەدا بوو کوردەکانی ڕۆژهەڵات بێکۆگرتیان بە بڕوای من زۆر کۆبوونەوەکی مهم بوو زۆر یان ئێستیسنایی بوو تا ئێستاشتیوە ڕووی نەداوە کە هەموو حزب سیاسیەکان و حتا کۆمەڵێک لە کەسایەتی سیاسی ناسراوەکان هەموو ئەوانە لە دەوری میزێک کۆ ببنەوە و تەکبیر بکەن و بە نەتیجەشی بگەێنن. ئەبێ تەکبیرەکە و نەتیجەکە چی بوو؟ ئەمە بوو کە ئێستا ئەی بینین یان پرسی دیاریکرا و شتی دیکەشەیە کاک سەیبراهیم؟ نەخێر بڕیاری مانگرتنی گشتی لەوێ نەدرا لەوێ فقط پێشدارێکی ئەوە مەترەح بوو بۆچوونێ وەکو تەمایلێک لەوێ مەترەح بوو بەڵام ئەوەی کە ئەو بڕیاری ماگرتنی گشتیە لە دەرەوەی و کۆبوونەوەی گەڵاڵە بوو لە نێوان ئەو 6 حزب سیاسیە کە بخوان پێکەوە پەیوەندیان هەبوو کۆبوونەوەی کرد بەڵام ئەوەی کە لەو کۆبوونەوەیدا زۆر گرنگ بوو ئەوە بوو کە هەموویان جۆرێک لێن ئەتافیان لەخوا نیشان دەدا ئەوانەی کە تا دوێ کە حاضر نەبوون چاوی لە چاوی یەکتر بکەن و قەت لە پیمزێک بێکەوە دانیشتن هاتبوون دووارە دانیش بوون و قسەیان دەکرد لەگەڵ یەکترەوە دیالۆگیان دەکرد و ئێمە دەزانین ئەو دامەزراندنی دیالۆگ لە نێو حزب سیاسیەکان ئەوە بەردی بناغەی بەرەو پێشچوونە چونکە تا ئێستا ڕوبەڕوش نەبوونەوە کە قسەی یەکتریش ببیستن لە زمانی یەکتر حاڵی بن ئەم دانیشتنە کۆمەجی کرد و کۆمەک دەکا بەوەی کە تەنانەت ئەگەر ڕەخنەش لە یەکتر بێ زمانی مناسب و گونجاو بۆ ڕەخنەگرتن بدۆزرێتەوە و هەروەها تا ئەو جگای کە کۆبوونەوەکە مەربوط بێ قەرارێک دراوە کە زۆر مهمە ئەویش ئەوە کە هەیئەتێک دیاریکراوە کۆمیتەیەک دیاریکراوە کە ئەو کۆمیتە هەوڵ دەدا بەوەی کە لە 2-3 مانگی ئایندەدا کۆنفرانسێکی گەورەی ڕۆژهەڵات بەبەستێ کۆنفرانسێک کە هەمەلایەنە بێ هەموو لایەنەکانی تێدا بن دەستورەکەی لە پێشدا دیاری کرا بێ و ئەو کۆنفرانسە دەتوانێت زۆر گرنگ بێ بە تایبەت ئەگەر تۆزێک شپەرە بستێنێنی ئەو جاوەڵا و پرسیار بوو لای من کاک سەیبراهیم من پێم خۆش بوو ئەمەت باس کرد بەڕاستی هەواڵێکی زۆر باش و خۆشە ئێمە ئەگەین بەوەی جۆرێک لە بەرەی کوردستانی ئەمە لە باشووری کوردستان ئەمەمان بینیوە و ئامانجی خۆی پێکاوە سەرباری ئەوەی کە بۆ ماوەیەکی دیاریکرایش بوو بێ ئەگەین بەوەی کە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەم دۆخەی ئێستەی ناوچەکەی پیاتێپەڕێەوە ئێرانیش دیارە بەرەو ئەکرێ بەرەو چۆ بڕوە بەرەیەکی کوردستانی حزبەکانی ڕۆژهەڵات ببینین من ناتوانم ئەسا بڵم بەرە دروست دەبێ یا لەژێر چ ناوێکا دروست دەبێت وەلی بەڵام بێگومان بە تایبەت ئەو ڕووداوی ئەو ڕوویدا حزبەکانی ڕۆژهەڵاتی بردووەتە قۆناغی کە گەڕانەوە بۆیان زۆر مشکلە لەوە ینی لەو دەرەجەیە لە یەکگرتووی و لە هەماهەنگی و لە هاوکاری تا ئێستا پێکاتۆ و لەو کۆبوونەوەی بڕۆکسلدا شاهدی بووین لەو دەرەجەیە ناتوانێت کەس کەمتر ئێستا بڵێ لەگەڵ کاردانەوەی خەڵی بەرە ڕوو نەبێت تەوەقۆی خەڵکمان بردە سەرێ لە خۆمان و دەبێت جوابگوۆی ئەو چاوەڕوانی و تەوەقعاتە بین کە لەوە بەدووە دێتکایەوە بۆیە من بەڵێ پێی دڵخۆشم ناوی شوڕای هەماهەنگی دەبێ بەرەی کوردستانی دەبێ ناوەندی چ ناوەندێک چ ناوێکی لێ دەندرێت چ ئارەشڵێکی ڕێکخراوەوە دۆخۆی دەگرێت ئەوە دەبێت لێ گەڕین بۆ پەرسەندنی دیالۆگەکان و ڕۆشنبوونەوەی خەت و جهاتەکانی زۆر ڕوونە قەنەعەت کە کاک سەیبراهیم زۆر دڵخۆشت کردم بەم ئەمەی کە ئێستا لە بارەی کۆبنەوەکەی بەلجیکاوە بە منەدوت من کاتم زۆر کەم ماوە ئەمەوێت لە بارەی ئەوەی با بڵێن هاتنەوەی دۆناڵد ترامپ گۆڕانکاریەکانی ناوچەکە هەندێک شتی دیاریکراوە دوت توانی پێم بڵێ لە ئەسنای هاتنەوەی ترامپا لە چوارچەوەی هاتنەوەی ترامپا بۆ سەرۆکاتی ئەمریکا ئەکرێ گۆڕانکاری چۆن بەر ئێران بکەوێ یعنی ئێمە لە ناوچەکە بینیمان هێزە پرۆکسیەکانی ئێران دۆڕان ئێران خۆی لە ڕووی استراتیژیەوە لە ناوچەکە با بڵێن پاڵی پەیوەندرا تقریبن براوەتەوە نێو سنوورەکانی خۆی لە چوارچێوەی سنووری ئێران خۆیان گۆڕانکاریانە چۆن بەر کۆماری ئیسلامی ئێرانەکەوێ من پێم وایە هەم ترامپ و هەم کۆماری ئیسلامی هەردووکیان ئەهلی مەعامەلە هەن کۆماری ئیسلامی ئێران هەموو کارێک دەکا بۆ مانەوەی خۆی بە دڵنیایەوە ئەگەرچی ممکنە بەظاهر تند و تیژی بنوێنن لە قسەدا و لە گفتار و لە لێدوان و ئەوەدا بەڵام ئەوەی کە معلومە ئەوەیە کە ڕێگایەکیان نەماوەتەوە غەیری ئەوەی کە بسازێن بۆ سازانیش لە موقعیتێکی زەعیفتردا لە چاوڕابردوو یعنی ئێستا
کۆماری ئیسلامی هەر ئەو دەورەی نابێت لە گفتوگۆکاندا کە مەسەلەن لە دەورەی ڕێککەوتنی بەرجامدا بووی لە دەورەی ڕۆحانیدا بووی ئەوەی نابێت و هەروەها ترامپی ئەو ترامپەکەی دەورەی پێشوو نییە لەبەرەوە هەم ئەوان زەخت زۆرتر دێنن هەم کۆماری ئیسلامی زۆرتر پاشەخشە دەکات بۆیە ئەگەر بزوتنەوەگەلێکی جەماوەری بەهێز بارودۆخێکی شۆڕژەرانە لە ئێران نەخڵخێنن بە جۆرێک ئەو معاملانەی کە لەسەرەوە لەسەر چارەنووسی جەماوەری خەڵی دەکرێت ئەوانە پوچەڵ کاتەوە و لایخا ئەو دوانە نهایەتەن لەگەڵ یەکتر بە سازش دەگەن جا ئەم سازشە چۆن دەبێت ئایا جۆر لە بەناچاری کۆماری ئیسلامی دەباتە مۆقعێتێک کە جۆرێک لە گۆڕانکاریەوە خۆیدا پێک بێن و دەموچاوەکان بگۆڕێ یا هەر ئەوانە دەمێنەوە و جۆری خۆیان دەگونجێنن جاکاک سەیبراهیم ڕاستیەکەی تۆ سازان لە مووقیفی ضعفا با بڵێن لە مووقفێکی لاوازە ئێمە با بڵێن ئێوە ئەمە بە دەرفەتە بینن بۆ ئەوەی ئەگەر گۆڕانکاریەک لە ناوخۆیان کرا تەنها گۆڕانکاری لە دەموچاوە نەبێ شتێک دەستکاری سیستمەکەش بکرێ ئەنی من و تۆ زانین سەرباری ئەوەی ئێران ڕژێمی ئێران لە ناوخۆیان توندە بەڵام هەندێک جار بڕیاری پراگماتیشەیە جا برایە پراگماتیەکان تا ئێستا پەیوەست بووە بە دەرەوەی خۆی ئێستا هێنراوەتەوە ناو سنووری خۆی ئەکرێ لەو چوارچەوەیە ئێران دەستکراوە بێ دەستی واڵا بێ بۆ گۆڕانکاریەکی وای پراگماتیکی بەرامبەر بە هێزە سیاسیەکانی دیکە بە ئێوەشەوە یا قورسە بڕای من کۆماری ئیسلامی ئەو استعدادەی نییە کە دموکراسی و ئازادی بە هیچ دەرەجەیەک بسەلمێنێ و ڕێگا بدا بۆی کە فعالیەتی ئازادانەی دموکراتیک لە ئێران پەرەبستێنێ بەڵام ئەو ڕێژیمە دەزانی هەر ئەو ڕێژیمە نییە کە 45 ساڵ لەوە پێش بوو گەلێک گۆڕانکە ئەو ڕێژیمە ڕێژیمێکە کە تەنانەت شەترەنجی تێدا حرام بوو وەرزش حرام بوو ویدیۆ حرام بوو ماهوارە حرام بوو دوای ئینتەرنێت هەموو ئەوانەی بەسەردا سەپا بەسەردا تێپەڕ بوو ڕوونە ئەوە غیرە ممکن نییە بەڵام ئەوە بە هیچ جۆری لە جۆرەکان خەڵاتێک نابێت کە لەسەرەوە دەسەڵات بیسەلمێنێ بەڵکە بەردەوام مقاومەت دەکات بەرامبەری ئەوە کە وازحە ئەوەی کە کۆماری ئیسلامی زەعیفە ئەوەی کە فشاری دەرەکی لەسەرا ئەوە هەمووی دەرفەت دەخڵخێنێت تەبەن بۆ هێزی شۆڕژێر و هێزی خەباتکار و ئێمەمانان و حزب سیاسەکان لە ناوەوەی وڵات بەڵام زرەوە گرێدراوە بۆەوەی کە چۆن لەو دەرفەتانە خەڵک وەردەگیرێت چونکە ئێمە تەنیاوە ئێمە نین هەر ئێستا مەسەلەن ڕێکخراو هەیە کە زۆر شتی خراپی بۆ دوا ڕۆژی ئێران لە بەرچاوە ئەسا لە ناوخۆی ڕژیمدا ئەو جەماعەتی کە لە هەڵبژاردننی ئەخیدا دۆڕاندیان جەلیلی و ئەوەی کە پێیان دەڵن جەبهەی پایداری چەند هەزار کەسیان چەکداری تێرکراوی فێرکراوی ئامادە ڕاگرتووە بۆ ئەوەی کە ئەگەر مەسەلەن خامنەیی نەما یا جۆرێک گۆڕانکاری لەسەرەوە پشات دەور بنوێن بەرەوە ئێمە لەگەڵ کۆمەلگایەک بەرەو ڕووی کە تێیدا کۆمەڵێکی زۆر لە کێشە و گیرروگرفتی لە ڕێدا ئەوەی کە زۆر گرنگە کاک سەیبراهیم ئەوەیە کورد ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر چۆنێک بێ هەرچ گۆڕانکاریەک لە ناوخۆی ئێرانە با بڵین ڕووی دایمە بتوانین وەکو دەرفەت ببینین و بە یەکگرتوویی ڕوبەڕووی بینەوە من گەلێک سواس دەکەم کاک سەیدبراهیم عەلیزادە سکرتێری ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە ئەرکت کێشە گەلێک خۆشحاڵ بووم بە گفتوگۆ لەگەڵ ئێوە سواس ماندوو نەبن بەڕاستی دەستان خۆش لطفت هەیە سواس دەکەم بەدووە